بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە پارێزگای سلێمانی کەمپینێکی لەژێر ناوی پشتگیری و پشتیوانی بۆ سندوقی هاوکاری کۆمەڵایەتی بۆ هاوکاریکردنی خانەکانی بەسەڵاتچوان و ساوایان و نەوجەوانان ڕاگەیاند. لە کاتی ڕاگەاندنی کەمپینەکەشدا بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ڕایگەیاند بەهۆی نەبوونی خەرجی پێویستەوە بەڕێوەبەرایەتەکەیان تووشی کێشە بووە، بە تایبەت کە بەشێک لەو بەساڵات و منداڵە ساوایانە نەخۆشی خراپ و درێژخایانیان هەیە و پێویستیان بە چاودێری بەردەوام هەیە. داوای لەلایەنە حکومەکان و سەرمایەداران کرد بەدەم ئەو کەمپینەوە بچن. ئەگەر کارمەندەکەی ئێمە داوامەکەی لە هەفتەیەکە بۆ بکەی بە 2 ڕۆژ فراغێکی گەورە دروستە بێ، ئەی 5 ڕۆژەکەی تر و ئەم مناڵانەیەوە زانن 2 شەو خەبەرێ بێتەوە برسێتی پیس بۆ بێ پاک بکرێتەوە. ئەمە بە کارمەندێکە کرێ مانگانە 150,000 تێ. ئێمە ئەمانەیە حکوومەت و کۆمەڵگە بە شوێکی گشتی بخێنە بەردەم بەرپرسیارەتیەک و ئەم خەمە گەورە تەنها لای 26 کارمەندی ئێمە نەبێت کە لە خانەی ساوایانن. داوای ئێمە لە ئێوەی بەڕێزەوەیە یەکەم پاشەوەی بۆتان ڕوون بوویەوە کە ئەو ئەرکانە چین لە خانەکان جێبەجێکرێن و ئەرکەکە چەند پیرۆزە، دوایەوەی کە ئەزانن ڕێوشێنی خەرجکردنی پارە و تێکردنی پارە و خەرجکردنی چۆنە و بە چ میکانیزمێک ڕواوە عەرزم کردن بۆم باسکردن ئەوەی کە پشتگیری ئەم سندوقە بکەن. ئەوە کە من هاتوون بۆ کەمپین لای خۆشیەوە پارێزگاری سلێمانی بەوەکالت ڕایگەیاند وەکو خۆی 3 ملیۆن و لە بودجەی پارێزگای سلێمانیش مانگانە 1 ملیۆن بۆ سندوقەکە دابین دەکات و هەروەها ڕاشی گەیاند کونسوڵی ئەڵمانیا بەڵێنی هاوکاری سندوقەکەی داوە. من کارمەندی جیرفانی بەتاڵ بێ و پارەی مۆلیدەکەی پێ نەبێ و پارەی پاسەکەی پێ نەبێ، من چی لێداوەکەم خزمەتی مناڵێکی بێدایک و باوک و بێلانە بکە بە ساڵەتشوێ بکە کە ئەوان بەڕاستی بە نیشمان پەروەری تا ئێستا کاریان کردووە. چ دەرگایەکی ئەوان داخراوە؟ لەوانەیە دەرگای زۆر دایرەمان داخرابێ، بەڵام دەرگایەکی ئەوانم پێ بڵێن داخرابێ. ئەمە کاری یەکەمەکەی کەم هەر ئەم ڕۆژ من پەیوەندێکی ئێستا نامەیەکم لە قونسڵی سیاسی ئەڵمانیەوە پێکەی چووکە نامەیەکم بۆ نووسی بە ئەڵمانی ئەڵێم من لە کەمپینێکی وام ئێوە زۆر جار باسی مناڵ و بە ساڵات وەرچکەن. ئەوە جوابی نامەکەی یامەوە ئەڵێ نوێنەرایەتی من کە لە 8 مانگا دێمەوە هاوکاریەکی حکومەتی ئەڵمانی ئێنم بۆ ئەو سندوقەتان وەکو پارێزگاری سلەیمانی لەم کاتەدا. ئیتر دوای من هاوڕێکەم یا هەر کەسێکی کە بێ من لەو 10 ملیۆنەی لەبەر دەسمایە مانگی ملیۆنێک بۆ سندوقەدانێ. مامۆسایەکی ئاینیش ئاماژە بەوە دەکات کە ئاینی پیرۆزی ئیسلام هانمان دەدات بۆ هاوکاریکردنی یەکتر و بەدەمەوە چوونی لێ قەوماوان بۆیە وەکو موسڵمانێک پێویستە هێندەی دەتوانین بەدەم ئەم کەمپینەوە بچین. ئێمە وەکو میلەتێکی موسڵمان وەکو خەڵکێکی موسڵمان ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تەشجیعی کردوین بۆ ئەوەی کە دەستبارگەری یەکتری بین، بۆی هاوکاری یەکتری بین، بۆی ئەوانەی کە پێویستیان بە هاوکاری هەموو لایەکمان بۆ ئەندازەی کە لە تااقەت و توانامانە هەیە دەستی هاوکاریان بۆ درێژکەین. سندوقی هاوکاری کۆمەڵایەتی لە ساڵی 2006ەوە دروست بووە، تا ئێستا 1 ملیۆن دینار و 200,000 دۆلار هاوکاری تێکراوە کە بۆ خانەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی خەرج کراوە.